بەهۆی لافاوی ئەم مانگەوە لە باڵەکایەتی و سۆران زەرەر و زیانێکی زۆری مادی بەرماڵ و باقی هاوڵاتیانی ناوچەکە گەیشت. تاوەکو ئێستاش هاوڵاتیان قەرەبوو نەکراونەتەوە و ڕێگاوبانەکان و پرۆژەکانی ئاو چاک نەکراونەتەوە. لە ئەنجامی ئەو لافاوەش کەوتە هۆی تێکچوونی چەندین پرۆژەی ئاوی خواردنەوە لە گوندەکانی بڵێم لە ناو ناحیە سمیلان لە گوندەکانی برایەتی پیرۆمەر چەندان گوندی تر کە تا ئێستانێکە حکوومەتی هەرێم نەهاتووە بەدەم پرۆژەکانەوە وەرە تا ئێستانەکە هیچ لێژنێک نەهاتووە بۆ نووسینی قەرەبووکردنەوەی ئەو منتیقانەوە هیوادارین بۆ قەرەبووکردنەوەی ئەو منتیقەیە وەکو ساڵانی ڕابردوو نەبی کە لە ساڵی 2006 ئەوانەی کە زیاترین زیانیان بەرکەوت کەمتری قەرەبوویان کرایەوە بەڵکو ئەوانەی کە لەسەر چیاکان بوون هات نەخوار و زیاترین ئەویان لە ڕێی عیزبی وەرگرت زیاترین قەرەبوویان لە ڕێگای عیزبی وەرگرت و بەو شێوەیە بەهۆی زەرمەندی یەکەم ئەو هاوڵاتیانەی کە زەرەر و زیانێکی زۆریان بەرکەوتووە. ئەویش بارانەکە هات لە خوارێ بارانش زۆر قەڵەباڵەخ زۆر بە قووەت بووە بە شاخەوە و بوویتە لافا و هاتە خوارێ زۆر خەراکردینە باخچەی خەراکردینە زادەی خەراکردیە مەخۆزان یەک کۆمەڵە باخچەنە تقریبا 5-6 ماڵانە ئیوا بەسەراتی تەخت بووە. ئەمەش داوا لە حکوومەتی هەرێمەکەین بزانین جۆبانن لۆ چاپکان زادەن لۆ چاپکاتەوە عیلازە شوێن بکاتەنە ئەوەی ما ئەویشکەبی بەمە چانابیتەوە. 20 ڕۆژ بەسەر لافاوەکەی باڵەکایەتی تێدەپەڕێت، بەڵام تاوەکو ئێستا حکوومەت چارەسەری گرفتەکانی هاوڵاتیانی نەکردووە و پرۆژەکانی ئاودێری بۆ باخەکانیان چاک نەکردوتەوە. ئەگەر لە ماوەیەکی زوو بەهانایانەوە نەچێت ئەوە تووشی زەرەری زیاتر دەبن و باخەکانیان وشک دەبن. لە ئێستاش لەلایەن حکوومەتەوە لێژنە پێکهێنراوە بۆ قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی هاوڵاتیانی باڵەکایەتی کەوا زەرەر و زیانی زۆر بەرڕەز و باخەکانیان کەوتووە. ئێمە بە پێکەنانی لیژنێک ئەم زەر و زیانانەمان خستۆتە ڕوو وەنووسرامان بەرز کردێتەوە بۆ قامێتی قەزای چۆمان و پارێزگای هەولێر داوای پێکەنانی لیژنێکمان کردو بۆ تەخمینکردنی خاڵ بە خاڵی ئەم زەر و زیانانە. زەر و زیانەکان برێتی مونە تێکچوونی جۆگە ئاو دێریەکان و ئاوی خواردنەوە ئاوی کشتتوکاڵ و هەروها ڕۆچوونی هەندێک شوێن لە زەوی کشتتوکاڵی و تێکدانی هەندێک ڕەزوباغ و زەر و زیانەکان خاڵ بە خاڵمان دیاری کردو گوندەکانمان دەستنیشان کردووە چاوەڕێی ئەوەی نەکاوان لیژنەیەک بنێرن بۆ تەخمینکردنی زەر و زیانەکان ئەگەر لە هەر حاڵەتێدا قەرەبوو هەبیان شتێکە بێت. حکوومەتی هەرێم دوای ڕوودانی هەر کارەساتێکی سروشتی لێژنا بۆ قەرەبوو پێکدەهێنێت، بەڵام ئەوەی هاوڵاتیانی ناومێت کردووە پێکهێنانی ئەم لێژنانەیە چونکە دوای پێکهێنانی لێژنە و بە دوواداچوون هاوڵاتیان وەکو پێویست قەرەبوون نەکراونەتەوە و هیچ ئەنجامێکی نەبووە. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام دەڤەری باڵەکایەتی.